بینەری چیرۆکی ئەو کەسانە بن کە هەموو سەرمانگەیەک پێویستە خوێن لە لاشیان بکرێت. بینەری چیرۆکی ئەو کەسانە بن کە هەموو سەرمانگەیەک لەبەر هۆکاریەوەی کە گولسیرەکانیان تەواو نییە و پێویستی بە غەسڵ و پاکردنەوە هەیە. ئەم مانجێ عیلازمێ تقریبا بای وەرەقە دووەرەقە عیلازم هەیە بەڕاستی. والله ولا 30 سال حتى هسه. هەتا ئێستاش ئەمە هە سزنی ماری خۆمانین 6 مانگ لە غورفەشی دەبی ئەو هەموو ئەمن ڕۆژی 54 حەبیان دەدامێ بە بەرداغی حەبیان دەدامە. پێنج نەفەر عائلەمە تەرەسیمیین. بەخشین هیوای هەژارانە بەخشین بەخشین هیوای هەژارانە بەخشین بەخشینەوەی بێکەسانە بەناوی خۆی بەخشندە و مێرەبان سڵۆتان لەبێ بینەرانی و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام. من عیمران ئەمیر خۆشحاڵم جارێکی تر لە شاری هەولێر و لە مانگی پیرۆزی ڕەمەزان دێمەوە خزمەت ئێوە عەزیز و خۆشەویست. ئەمڕۆ پەیامی تۆ لە شوێنێکە کە دەستگای خێرخوازی بەخشین دووچینی زۆر تایبەتی کۆمەڵگای لە هۆڵێکا کۆ کردوتەوە بۆی هاوکاریان کاویش هەرێک لە نەخۆشانی ڤایرۆسی تەلاسیمان کەمانێکە نەخۆشی تەلاسیمان هەیە و هاوکاتە و کەسانن کە غەسڵی کولچیلەیان پێویستە لە هەموو مانگێک. ئەمڕۆ دەستگای خێرخوازی بەخشین هاوکاری ئەم چینانە دەکات و منیش دەمەوێت لە بەرنامەی پەیامی تۆ پەیامی ئەم دووچینە تایبەتی کۆمەڵگاتان بۆ بگوازمەوە بزانین ئەمان گوزەرانیان چۆنە. بینەر و بیسەری ئەم بەرنامەیەمان بن بینەری چیرۆکی ئەو کەسانە بن کە هەموو سەرمانگەیەک پێویستە خوێن لە لاشیان بکرێت. بینەری چیرۆکی ئەو کەسانە بن کە هەموو سەرمانگەیەک لەبەر هۆکاریەوەی کە گولسیرەکانیان تەواو نییە و پێویستی بە غەسڵ و پاکردنەوە هەیە. بینەرمان دایەجان وەزع گوزەرانت چۆنە تۆ؟ وەڵڵاهی بەتەمای خوا گەورەیە بەتەمای خوایە باش حەملە. چ نەخۆشیێکت هەیە؟ کلێمیان گۆڕیە زەرعی کلێمە بەلە زەرعی کلێمە. لە ماڵێ ئازارت هەیە نیتە؟ وڵا ئازارە کەسێ بێتاقەتم هەتا بڵێ بێتاقەم نابی هەموو ئیشەشی بکەم نابی زۆر بسمە دەرێ قەلەباڵغی بەبێ هەندێک چەند سام ناتوان بسمە قەرەباڵغی وشتیوە. ئیدی هەلەسە عیلازش دەڕمەی حالێنەوە دەفتەری عیلازەکانە لە خەستخانەی زنگۆری عیلازەکانم زۆرە هەم مادە کیمیاوینە لەبەرەوە کلیم لێکەشی وەرگرتیا هی خۆم نییە کلێکە ئەویش هەمووی بە عیلازەکانشم هەموو گران بەهایە کەم هەیە. خۆت گۆڕیەوە چەند ساڵ پێش ئێستاکە کلێت گۆڕی؟ 2000 نهاتی 2012 بداتی 2013. باشە پێم بڵێ وەزع گوزەرانی غەسڵی گولچیلە و هاوشێوەکانی تۆ چۆنە بۆ کامێرە و بۆ بینەرانم باس بکە. وەڵاهی بڵێم کوڕی گەورەم چۆنە هەتابری عەزابەشی زۆرە هەتابری عەزابەشی زۆرە. زۆر لە عەزابدانە هەتا ئێستاش ئەمە هە سزنی ماری خۆمانین 6 مانگ لە غورفەشی دەبی ئەو هەموو ئەمن ڕۆژی 54 حەبیان دەدامێ بە بەرداغی حەبیان دەدامن. دوو مانگ ئەم بەس لە خەستەخانەی بوو ئەو گۆڕینش بوو لە پاش گۆڕینەکەم تووشی غەسڵی بوومەوە ڤایرۆس لێمیدا.
ئێستا خەسڵەت هەیە؟ نان ئێستا غەسلم نییە بەس پێشنیژنێ غەسلم زۆر بوو دوای هیچ مەزاری نەما لە پێکەتم گوتیان دەبێ بگۆڕی. بۆ خێرخوازان خوا پێداوام بۆی هاوکاری ئێوە و هاوشێوەکانی وەکو تۆ بکەن. واللهی داوا ئەوە دەکەم ئەوەی هەیەە ڕەبی خواستە ئەوەندێکیان بداتێ لە ڕێگای خوابی بەخشن دێتەوە ڕیان لە دنیا و قیامەت ئەو دنیا هیچنی هەموو هەر بەجێ دێلین ئەوەیە کە لەگە خۆمانی ببێن چیش لەگە خۆمان دەبێن ئەوە کە دەیبەخشین یا ڕەبی خوا نمونەتان زۆر بیتن یا ڕەبی یا ڕەبی خوا دڵی ئەوانەش نەرم کە هەیتیان خوایە شفای ئەوانەش دەنکە نەخۆشن یا ڕەبی ئامانەتی خوای بن خوا نمونەتان زیاد کە یا ڕەبی ئامانەتی خوای بن. مانگانە دەیکە ئەو غەسلێ؟ نا هەفتەی دووجار هەفتەی دووجار. هەرێ وەڵام وەسعەت کووە بەگشتی تەندروستیت لە جار باش دەبم جارێک باش نیم. چیرەکەت کێشەی چییە دکتۆرەکان ناڵێن؟ وەڵاوە لە 30 ساڵ حتا ئێستا. ساڵایتە؟ هەرێ وەڵام ئەوە یەکەمین جار پارەی وەردەگرم لۆ خۆم یعنی نەخۆش. تۆ چەند منداڵت هەڵگری تەلاسیمە؟ من 4 هەبوو دوو کچ و دوو کوڕ. کچێک عەمری خودی کرد تەلاسیمیا بوو مات 85 بوو 4 منداڵ هەیە عەمری خودی کرد. یەکدیم هەیە ئەو کچە ساغ بوو الحەمدولله ئەو ساغ بوو دوو کوڕ مامایە زیاد حوسێن مامایە زیاد مانگە 4 جار خوێنێ دەمێ. حسين مانجا نقل خوين دمه ايش نقل دمه مانجا عم زياد بيشتو نه صاله ما مريض نطويكه مانگانە 4 جار خوێنی دەدەیت؟ 4 جار دمه زيادة خوين 4 جار 4 جار دمه هەر جارێک یعنی کێشەوەی بۆ دروست دەبێت تااقەتی نامێنێت لە ماڵەکە خێنی کەم دەبێت خوين نامنيت قابل تشيت ابوس سقط فقير سقط سقط بقي منك هذا والله. وەزعتان چۆنە لەگەڵ ئەم نەخۆشی لە ماڵەوە کە چێ چوارێک تێتەوە؟ ودي وضعنا وضع على بسيط فقير يعني وضعنا تقريبا متوسطة يعني متوسطة أو وسطة أذكر بابيمة بيجي ضغط هي سكري هي كليم هي مثلا هي أجي نخوش. مانگانە چەند جار سەردانی نەخۆشخانە بکەیت سەردانی نەخۆشخانەی تەلاسیما بکەیت ئەبێ مانگانە چەند جار بچێوێ بەس خوێن تێ بکەی باردوو منداڵە مونجي بس بوزيادي 4 جارتشم بس بوزياد 4 جارة براوي حسين لا مانجيك نقدشم يعني حسين هەر باشترە باشتر شكون من عملية كريا فترة مراكريا بس زيادة من راكريا سجل من بلا مستشفى ده عملي كان عملي ناكن درتخم بوش عملي ناكن وتتحمل من جنابي دمرت. أيوة هەریچێ لە خێرخوازان چ بە خێرخوازان و خوا پێداوان دەڵێ چ بە دەوڵەمەندان دەڵێ فضيلة بيجمعني يعني من يعني مقصد مساعدة هبيت يعني بوا خير نبو ما باجي خير عشان خير كبير كانوا خذي برزنا بدي إن شاء الله شكو أبوه وضع يعني محدودة نكاس بابي ما أساس بنجو بنجم عملي مش بين صالة چوو دەکەی هەموو جارێ خەڵکی لە بادینان دێرە خوێنی نا ماڵم قوشتە پێشتە نکە ماڵم قوشتە پێە بەخشین هیوای هەژارانە بەخشین بەخشین هیوای هەژارانە بەخشین بەخشینەوەی بێکەسانە پێم بڵێ تۆز و گوزەرانت چۆنە لەگەڵ نەخۆشەکەت؟ وەزعم الحەمدولله زۆر باشم بەس زۆر بێتاقم بێ پارەم و تاقەتی ئیشێمانی ئیشمان پێ ناکری و خۆی دەزانی ئیشەکەی ڕاوەستایە ئیشەوە چەند 4-5 مانگە ئیشمان نەکردیە زۆر وەزعمان نەخۆشە لە ماڵ هەر هیچمان نییە. باشە تۆ هەڵگری تەلاسیمای؟ ئەرێ وەڵا ئەمە نەخۆش تەلەسیمیەمە سێ دوو خوشک و برایەکم هەم مردینە بە تەلەسیمیای
من خوشکەکەم ماینە ئەو یا خوشکەکەمان لێ دانیشتیان 5 نەفەر لە عائیلەمە تەلەسیمیاین. پێنج هەموو کەماندا پێم بڵێ دەبێ مانگانە خوێن تێ بکەن چەند مانجی دوو جار تێ دەکەین هەرۆلا دوو جار تێ دەکەین ئەگەر بڕک دڵمان خۆش بێ دەکەینە یەک جار ئەگەر دڵمان نەخۆش بی ئیلا دوو جاری دەکەین چکو ئەو دوو جار تێکردنەکە لەبەر چێ بێتاقەت دەبین جەومان نەبی سفر دەبی یان نەخۆش بکەوی هەلەگە نەخۆش بکەوی خوێنەکە دێتە خوارا دەبەزێ و چی ئاوەیە لەگە بە گەرمایش تێک دەچین تااقەتمانش نییە ئیشێ بکەین معاشمانش نییە وارە ئەوە 5 مانگای 6 مانگای دیناری ئەڵڵامان نەگرتیە یاک دینارمە وەرنەگرتی بەخوای ئەو ڕۆژی کابراشی دەم دیسانە زکاتی دامە و وای لێ دیوە دەقاتینین. لاسیما هەبێت هیچ ئیشیش نەکەن چۆن دەژینەوە بەخوای گەلک بێزاری چ دەکەی منداڵەکان حەدنە ڕۆ ئیشێ دەکەیت دەچێ 2000 ئیش شێک گوبرشی 5,000 دەکەی یان ئیش بەمە ناکرێ نا ئیشیش بکەن ماندوو بن تااقەتمان نامێت بێ ماجی 300,000 تێ بکەین ئەگە ئیشێ بکەین ماجی 3 تێ بکەین تااقەتمان نامینی بۆ خێرخوازان چ بە خێرخوازان دەڵێت بە بەرنامەی بەخشین دەڵێت زۆر مەمنون نیوان وە ئاگان لەمە چاوەچیان لەمە کردێ بەخوای ئەگە ئەوە خێرخوازە شێوان نەبیتن ئەمە دەبی حالمە پەریشامی هەرێ بەخوای زۆر مەمنون نیوانین و الحەمدوللا شکر خوامەی لەبیر ناکە ئینشاڵڵا خوا لەگەممەیە و ئەو بەس خوامان هەیە بەخوای بەس چامان لە خوای ئەگە خوا نەبێتن ئەمە فەوتاینە. هەرێ بەخوای الحەمدوللا شکر بە ڕۆژینەش بەس تااقەتمان ناوێت دەبێ خوێنی زۆر تێک ڕۆژەکەش دەرێن ڕۆژی لە سەمانە بە ڕۆژ دەبین پێمان ناکرێت بێ ڕۆژی ڕۆژوان پێم بڵێ وەزع چۆنە لەخوا بەزیێ ئێستا باش ئێستا باشی باڵێ تەلاسیمات هەیە باڵێ باشە لەگەڵ نەخۆشیەکە چۆنی بەگشتی کاتێک خوێن بکەم دەکات چیت بەسەر دێ کاتێکە خوێنم کەمەکە بێتاقاتە بم ژانە سەرەگرم تااقەتم نامێنێ بێ ڕەنگە بوو بەڵێ مانگی چەند جار خوێن تێکەیتەوە 15 ڕۆژ زارێ مانجێ 2 جار مانگی 2 جار بەڵێ ئەو ڕۆژانی کە خوێن تێکەیتەوە وەزع تێگەچێ ئەو ڕۆژانەکە خوێن تێکەمەوە تا یعنی تا ڕۆژی دوایی ژانە سەرەگرم بەڵێ ئەوە لەبەر ئەوەی کە خوێنەکە جار وایە خوێنەکە تەسفێ ناکرێ یان جار وایە خوێنەکە پیسە باشە پێم بڵێ لەگەڵ یاری و تۆپان و ئەمانە دەتوانی بیکەی لەگەڵ یاریەکان چۆنی دەتوانی وەکو منداڵ بچیتە تۆپانێ و ئەمانە زۆر بەکەمی ناتوانم بێتاقەتە بم جار وایە بەرە بینەوە چکە ئێمە هێزکمان زایفە کە بەربینەوە قاسمانیان دەستمانە شتێ. پەیامی تۆ بۆ خەڵک چییە؟ پیانەڵی نەخۆشلوگرانی تەلاسیمە وەزعیان چۆنە؟ پیانەڵی چۆن هاوکاریان بکەن؟ وەڵی نەخۆشانی تەلاسیمە ئێستا لەو کاتە ئێستادا لەگەڵ ئەو قەیرانێکە هەرێمی کوردستان بەسەری داهاتوە زۆر وەزعێکی خراپی مەسەداتوە ئەوە نەبێت کە لەبەر خۆم بێت چونکە من باوکم کاسبە و ئیشەکە بەڵام زۆری ترمان هەیە کە خۆیان نەخۆش و خاوەن خێزان و هیچی شێشیان پێ ناکرێت داوا لە خوا پێداوان و حکومەتی شەکەم لەو کاتە ئێستاداکە حکومەت هیچ هەوڵێکمان ناداوە ماشەکەشی بڕین. زۆر سوپاسی دەستگای بەخشین دەکەم و ئینشاڵڵا خوای گەورە زیاتریان پێدا و داوا لە خێرخوازانیش دەکەین کە بەها نامانەوێت. بەڵ خۆشویستان دیارە لەگەڵ سەرۆکی کۆمەڵی تەلاسیمای هەولێرم دەمەوێت بەشێک لە گوزەرانی نەخۆشانی تەلاسیمان لەو بپرسم ئەرێ حاڵ و گوزەرانی نەخۆشانی تەلاسیما چۆنە؟ نەخۆشانی تەلەسیمیا لە ڕووی پێداویستی دا و دەرمان
دەتوانین برین مام ناوەندا یعنی ناتوانین برین باشە چکە زۆر کەم و کوڕیمان هەیە لە داو دەرمان وەکو برین ئەو پێداویستانەی کە برین ڕۆژانە بەکاری دەینین لە بۆ هێنانە خوارێ ئاستن ئێستا کە برێن عبێکی ئێکسجێتمان لۆ هاتیە لە عێراق خۆی لۆمان دابین دەکاتن لە عێراق دێتن بەس وەکو ئەوەی نییە مەقسەد ئێکسجێدی کا برێن سویسرەکەی کە بەکاری دێنین لە بۆ ڕێژەی ئابێن خوارێ ئاسن و زۆربەی نەخۆشەکانشمان لە ڕووی کەم دەرامەتەوە 1970 لە چینی هەژار و کەم دەرامەتن. بڵێ ئەم نەخۆشانت خوێنیان دەگۆڕن مدەی نزیکترین مدە بۆ خوێنی گۆڕینی خوێنەکە چەندێکەوە دوورترینیان چەندێکە. خۆی تەلەسیمیا خوێن گۆڕین نییە بەس خۆڕۆکەی سوور لە لەشی تەکەسوور دەکاتن یان دەشتێ کەم دەکاتن بە شێوەی نەخۆش دەگۆڕن نەخۆش هەیە ماگانە 2 بتل وەردەگری نەخۆش هەیە ماگانە 1 بتل وەردەگری بەپێی ئەو خوێنەی کەوەری دەگریتن. کۆمەڵە پێویستان بەچیە پێویستان بۆ یەکە هاوڵاتیان بەردەوام خوێن ببەخشن خوێنتان بدەین خودێەوە سەرچاوی و خوێنانە لە چی وەردەکەن. ئەمە ئەو خوێنێک کە ڕۆژانە دابین دەکرێت لە بۆ نەخۆشایان تەلەسیمیا لەلایەن کۆمەڵی خوێن بەخشانەوە دابین دەکرێتن لە باقی خوێن و زۆر خەڵکی واشەیە مەقسەد بەخۆی دێ خوێن دەبەخشیتن و هەستی ئەوەی هەیە مەقسەد خوێن بەخشین شتێکی باشە لە بۆ ئەوەی کە ڕێژەی خین لە لەشی زیاد نەکاتن. ئێستا حالیان ئێوە لە کۆمەڵەکەتان چەند ئەوەتان هەیە چەند نەخۆشتان هەیە لای خۆتان کە تۆمارکراوە. ئەو نەخۆشانێک کە لە کۆمەڵەتە ئەوە لە کنەما ناویان هەیە و تۆمارکراون 615 توشببووی نەخۆشی تەلەسیمیامان هەیە بەس لە سنتەر وەکو برین ئێستاکە زیاتر لە 850 توشببووی نەخۆشی تەلەسیمیامان هەیە ئەوانەی کە ئەو ڕێژە زیادەش لە ئاوارەکانی سووریایە ئاوارەکانی دەرەوەی برین هەرێمە وەکو لە فەلوجێ یان لە مووسڵە لەو جیانە لۆمان دێن. داواکاری ئێوە چییە چیتان بۆ بکرێ کۆتا پەیامی جەنابەت؟ وڵای داواکاریمە ئێمە هەتا ئێستا نەبوونی نەخۆشخانەشی تایبەت بە خۆمان نییە بەس داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان نەخۆشخانەشی تایبەت بە خۆمان بۆ دروست بکەن هەرەوەندەیە. بەخشینەی دەستگای خێرخوازی بەخشین تا چەند سوودی بۆ ئەندامەکانتان و نەخۆشەکانتان دەبێت. ئێمە بە ناوی هەموو توشبای نەخۆشی تەلەسیمیان زۆر سوپاسی دەستگای خێرخوازی بەخشین دەکەین ساڵانە هەموو ساڵێک هاوکارمان بوو هەموو ساڵێک نەخۆشایان تەلەسیمیای بەسەر کردوێتەوە ئێستا ئەمە زۆر سوپاسیان دەکەین لە ڕوویەوە زۆر سوپاسی تەلەڤیزیۆنەکەشتان دەکەم زۆر سوپاس. پێم بڵێ وەزع و گوزەرانە چۆنە ئێستا تەندروستی چۆنە؟ والله خۆی بەزەبی باشم الحەمدلله سەلام بسم یەخوار باش بین ئینشاءالله. پێم بڵێ تۆ مانگانە یان هەفتانە چ کاتێک دەبێ خوێن لەسەر بکەیتەوە؟ 2 هەفتە جارێک بەڵێ. باشە ئەو ڕۆژانەی کە خوێنت دادەبەزی وەزع چۆن دەبێ گوزەرانە چۆن؟ ناتانم بڕۆم ناتانم نان بخۆم دانیشم. باشە لە ماڵەوە تەندروستی چۆنە ئەو عیلاجت هەیە بەکاری بینی؟ باشە وەزع گوزەرانتان چۆنە بەگشتی لە ڕووی مادیەوە؟ والله بەس من و داکەم دەژین بەڵام تاقانم بەسیدا باوکم نەما خوشک برام نییە لەگەڵ دایکت بێت وەدەژین؟ بەڵێ. باشە دایکە ئیش پێ دەکات لە ماڵە؟ ناوەڵە. ئەی باشە یارمەتی داکت نادەیانێ؟ کەمێک زۆر لە بەرچی یارمەتی نادێ؟ ناتوانم تاقەتم نییە. ئەگەر بێت و هیلاک بی کاریگەری بەسەر خوێنەکەت و نەخۆشەکەتەوە دەبێت؟ خوێنەکەم کەم دەکات ماندی دەبم. باشە چیت هەیە بۆ خێرخوازان چ بە خێرخوازان دەڵێ؟ دەستخۆشیان لێ دەکەم زۆر دەستخۆشیان لێ دەکەم. ئێوە پێویستان بە هاوکاری هەیە ببەردەوام؟ بەڵێ طبعاً ئەرە وەڵڵا گەوان نەبن ناتانێت. شکری بۆ حاڵێکی ئێستا تێیدا؟ الحەمدلله زۆریش. بەخشین هیوای هەژارانە بەخشین هیوای هەژارانە بەخشینەوەی بێکەسانە بەخشینەوەی
تۆ گەنجێکی جوانی پێم بڵێ نەخۆشیەکەت چییە؟ غەسلی کورچیلەت هەیە یان چ نەخۆشیەکەت هەیە؟ خەرچی گوچی لەم گۆڕیەوە تقریبان بۆ 3 ساڵەتی هەر لە مارێمەوە قەت زۆر بەکەمی هاتم دەرێت تقریبان کورچیلەکەت چی بوو ینی کێشەی سست بوو هەردوو لای سست بوو زەعیف بوو چەند چوومە دەرەوەی وڵات چارەسەر کەچی هەر گوتیان دەبی بگۆڕی منیش سوپاس بۆ خوای گەورە هەندە خێرخواست بەهانەم هاتن و گوچیلەکەم گۆڕی ئێستاکە ئیش و کارت پێ دەکرێت هیچ دەتوانانی بچیتە دەرەوە بۆ لەبەرچی ناچیتە دەرەوە خۆت دەڵێ ئەوە ڕێنمای دکتۆری خۆم پێدامە گوتی نای بچێت دەرێ لە ڕووی ئیشۆش توانە ئیشکردنم نییە با تا چەند ئێوە ئێستا پێویستان بە هاوکاریە پێویستان بە هاوکاری خێرخوازانە وڵای ئی من و وچی من و ئەوکانی نەخۆشن و بەڕاستی پێویستیان بە هاوکاریە نەک من ئەوانی کە نەخۆشن و ئازار و ناڵەشیان هەیە بەڕاستی هەمومان پێویستمان بە یەکتر هاوکاری یەکتر بکەین مانگانە غەسلی گوچێکەکەی چۆنە بندەکەی چۆنە ئەوەی کە ئێستا بۆ دانراوە ئەمن مانگانە کچلێ ناکەم بەس هەمومانجێ عیلازمێ تقریبا بای نزیکەی مەخلبە پارەکە و وەرەقەک دووەرەقە عیلازم هەیە بەڕاستی وەرەقەک دووەرەقە بەس شت پێ ناکرێت نەخێت هیچیش پێ ناکرێت و تقریبا 3 ساڵە لە مارێ باوکیشم تەکسی هەیە و یعنی جار وێ بە مانگ ئیش نییە و ئیتر چی تێ بۆ دەستگای خێرخوازی بەخشین کە و بڕە هاوکاریە گەیاند ئێوە و چیت بە دەوڵەمەندان دەڵێ وەڵای من زۆر سوپاسگاریم بەوان چکە بەڕاستی هانە و هاوەری خەڵک دەبیستن و هیوادارم خەڵک چاوەڕێم بکات و سوپاسگوزارم بۆوان بەڕاستی نەک بۆ من کە یارمەتی من دەی ئینشاڵڵا خوای گەورە تەمەنیان درێژ دەکات بۆ خەڵکیان دێڕیاڕ تۆ غەسلی گورچیلەت هەیە؟ نا لە بۆ داکمە پێم بڵێ وەزعی داکە چۆنە؟ بە قورعان کوبی ینی هەفتەی 2000 غەسلی بکا و کۆمەرێک نەخۆشی هەیە غەسلی مەقسەد کلیەکانی زایفە و غودەی هەیە شەکرەی هەیە زەختی هەیە مەقسەد ئێستا چاوی وا لە سەر لە دەستدانە چاوەکی هەر بەخۆی نابینیە چاوەکەی دیشی پێویستی بە عەمەلیاتی هەیە بردیتمە دکتۆری 15 وەرەقەیان پێگوتیە خۆت چی شوکار دەکەی؟ بە قورعانە بۆ خۆم شفێری تەکسیمە 15 وەرەقە بە ئێستا بەپارەی تەکسی لەو وەزعەیە کۆ دەبێتەوە بەڕاستی زەحمەتە زۆر باشە پێم بڵێ مەعاناتی غەسلی گورچیلە چۆنە چ مەعاناتێکیان هەیە حەزم لێیە تۆکو ئەوەی کە دایکە دەم نەخۆشی هەیە بە بینەرانم بڵێ ئەوانەی کە ئەو نەخۆشیان هەیە لە ماڵێ وەزعیان چۆنە؟ بە خودای بەگشتی باش نییە لەبەرەوەی ئەتو بزانە ئەوە بەحەدلەوەی بەخۆی 3 سەعات لە من جیهازی غەسلی دەکا یەکەچیشی دەوێ لەگەری بیتن یعنی ئەو بەحەدلەوەی کە بەخۆی نەخۆشە یەکەچیشی دەوێ دایمە لەگەری بیتن ڕۆژێک پێش ئەوەی غەسلی گورچیلەشکەی وەزعی تێک دەچێت ڕۆژێکی پاشەنجوی هەمان شێوە ئەو کاتی کە وەختی غەسلەکەی دێتن مەقسەد ئەوەی هیوا هەیە 3000 غەسلی دەکات هیوا هەیە 2000 غەسلی دەکاتن ئەوجا پێشی بگاتە غەسلەکەی قەلبی تێک دەچیتن ئەوجا ئاو لە لەشی زیاد دەکات و بەجێرێ و غەسلێ ئاوەکەی سەعب دەکەنەوە بۆ خێرخوازان چی بە دەستگا خێرخوازیەکان دەڵێ زۆر سپاسیان دەکەین و خوا خێریان بنووسی بەڕاستی ئەو هاوکاریەکی زۆر باشە و داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانیش دەکەین ئاوڕێک لە ژیانی ئەو نەخۆشانە بدەنەوە بەڕاستی زۆر محتادن و پێویستیان پێەیە ئەرە وەزع گوزەرانە چۆنە؟ خراپە ئێستا بێتاقەتی؟ ئەرە وەڵا بێتاقەتم چەندە خوێنە لەسەر نەکردێتەوە؟ وەڵا مانگەکە مانجێ زارخین تێرەکەم مانجێ جارێک؟ بەرە و چ کاتی خینت دێ وەزعت کو دەبی؟ وەڵا باش دەبی باش دەبی کە خینەکەی تێدەکەوە؟ بەرە بەتاقەت دەبمەوە بەتاقەت دەبێەوە بەرە باشە پێم بڵێ دەتوانی بچیتە دەرێ و تۆخانێ و یاری ئەوانە بکەیتەوە؟ ناوەڵا هیچ بەس لە مارە چ دەکەی لە ماڵێ زیاتر بە چ خەریکی؟ وەڵا بەس بە ئاتاری بەرە ناتوانین بچێ دەرێ؟ دەتوانم بەس زۆر ناچمە دەر خۆمانتی کەم لەگە نەفەرەکان برادەرەکان ئەگەر خۆتماندیکەی کاریگەری بەسەر خوێنت دەبی؟ ئەرێ وەڵام مانتی دەبی یان جاروێ لە خۆ دەچی بێتاقەت دەبی هەبوو عیلاجت هەیەتەوە؟ ناوەڵا نییە ئەو عیلاج نییە؟ نییە داواکاری لە خێرخوازان چییە؟ پێیان دەڵێ کە هاوکاریتان بکەن ئەو هاوکاریە بۆیەوە باشە؟ بەرە زۆر باشە داوا لە ئاوکاران دەکەم چاوەک بە تەلەسمیاندا کوشێنم بەخشینەوە
بێکەسانە بەخشین ناوای بێکەسانە بەخشین دایگیان وەزع چۆنە لەگەڵ نەخۆشیەکەت؟ بەخوا باش نیم باش نیم دایم سرم لە عەرزەکەیە کەوتوم هەفتەی 3000 غەسلەکەم 3000 غەسل ئەرە بەخوا ئەرە وەڵا هەفتەی 3000 غەسلەکەم چەندێکە دایجان تۆ غەسلی گولچیلەکەی چەند ساڵە بێت؟ وا بە 8 ساڵەچێ بەڵێ هەموو هەفتەی 3000 تۆ بەس گولچیلەکەی؟ بەڵێ هەر غەسلێکی گولچیلە چەند کاتی ئەوێت یعنی؟ وەڵای 4 ساعت غەسلەکەم 4 ساعت بەڵێ گوزەران چۆن نەتوانی لەگەڵ ئەو هەموو بەخوا چی بکەم ناچاریە خۆم فەقەراتم هەیە نەخۆشی دڵم هەیە زەختم هەیە ئەو نەخۆشیانم هەمووی لەگەڵە کاتی ئەوە دێکە غەسلی گولچیلەکەت بکەی وەزع چۆن دەبێت ینی چۆن هەست پێ دەکەی؟ زۆر زەختمێتە خوار زۆر بێتاقەتم بەڵێ ئەرە وەڵا زۆر بێتاقەتم بۆ عیلاج و دەرمان هیچ هەیە؟ ئەرە وەڵا عیلاج و دەرمانم زۆرە وەزعەکان چۆنە لە ڕووی مادیەوە چۆن ئەو هەموو ئەو عیلاجەیە و هەموو هات و چۆیە بۆ خەستەخانە چۆن ئەیکەن؟ ماخوا پیرەمێردێکمانە هەر ئەو بۆمان هەڵەسوڕەوە ئەگەرین کاژ لە پارەوانەیە هینی کردو قەستە ڕۆشتی کردووە لە ماڵەوەی لە ماڵەوە؟ بەڵێ تۆش نابێت زۆر تێکەڵ بیت و تێکەڵی خڵەباڵغی و ئەمانەش بیت؟ بەڵێ خۆ دەپارێزی؟ ئەرە وەڵا خۆم پارێزم هەر لە ماڵە مەگە بچمە غەسلەکە و بێمەوانەی تر سەرمان لە عەرزەکەیە کەوتوم گەر بۆ نوێژەکان هەڵسم پێم بڵێ چیتان هەیە چیت هەیە بۆ خێرخوازان چی بەخوا پێداوان دەڵێ چی بە دەوڵەماندان دەڵێ بۆی کە هاوکاریەوە بکەن هاوکاری بکەن و خوار دەست بە باڵیانەوە بگرێ و خوار ڕەحم بکە و هاوکاری موسڵمانان کەن خواویان پارێزێ خوان بێوەیان کە ئیشەڵڵا بەخشین هیوای هەژارانە بەخشین هیوای هەژارانە بەخشین ناوای بێکەسانە بەخشین پێم بڵێ ئێوەکو سەرۆکی ڕێکخرا و وەزع و گوزەرانی نەخۆشانی غەسلی گولچیلە چۆنە چەند نەخۆشتان هەیە لە ئێستادا ئایا ئەم نەخۆشی ڕوو لە زیادبوونیان کەم بوون؟ سەرەتا بە ناوی خی گەورە بەڕاستی وەزع ئەو نەخۆشانە زۆر خراپە ینی لەبەرەوەی ئەو نەخۆشانێک کە غەسل دەکەن هەفتانە 2 هەتا 3000 پێویستیانە سەردانی مستەشفا بکەن ئەوە مەعدای مەسەن لە خۆی دەبی کەسەکی بەردەوام لەگەڵی بیە هاوڵی نەخۆشەوە ئەو کەسە مەسەن نەخۆشەکە هیچ و کاری پێ ناکرێت کەسەکەی کە لەگەڵ شتێ هیچ کاری پێ ناکرێت یعنی زۆربەی زۆریشی لە ڕووی داراییەوە زۆر خراپن ئەوە بەنسبەت غەسلی گورچیلە ئەوانی کە زەرعیان کردیە ئەوانەش لە وەزعی دارایی زۆر خراپن بەڕاستی نسبەتی نەخۆشی زۆرمانەیە باری دارایی زۆر خراپە مانگانە بەلای کەمی 200 تا 300 هزار مەسروفیتی وەکو مەسەلەن حەبا شڕوبە بەردەوام دەبی بیخوا ینی بە درێژای ژیانی هەتا ئەو نەخۆشەمابی دەبێ ئەو چارەسەرانە وەرگری ناتوانانی مەسەلەن ئەگە مانگێک وەری نەگری ڕەنگە ئەو کلێکە فەشەل بینی و بگەڕێتەوە سەر غەسل جارشکە بڵێوانی کەم نەخۆشیان هەیە ناتوان هیچ ئیش و کارێکیش بکەن ناتوانانی هیچی شوکارێک بکەن ینی ئەوەی لە گەریشانە مەسەلەن هیچی شوکاری پێ ناکرێت لەبەرم بەردەوام دەبێ ئەو کەسە مراقەبە بکرێ و ئاگاداری ئەو نەخۆشە بی نزیکەی چەند کەس لایەوە خەسلی گوچیلە کە ئایم ڕێژەی ڕوو لە زیاد بوونە لە هەرێم ڕوو لە کەم بوونەوەکو ئەوەی کە سەردانیەوەکەن وڵی بن لە ناو محافظەی هەولێر ینی زیاتر لە 325 نەخۆش بەس غەسلی گورچیلە دەکەن ینی ڕۆژانە ئەو نسبەیە بەردەوام دێن غەسل دەکەن
ینی دوو سنتەری ڕۆژاوامان هەیە لەگەر ناو مستەشفای زمانی بنکەشی گورچیلەمان هەیە لەوێ ینی ڕۆژێ یەکی هەفتان نەخۆش بەڕێ دەکەن لەوێ دەرە 6 نەخۆشە سنتەری ڕۆژاوا 20 جیهازی لێیە 3 هەفتە بەردەوام 20 دەڕوا لە جمهوریش بە هەمان شکل ینی بەردەوام ئەوجە سەرڕای ئەوەش وەزعی نەخۆشەکان هێستا جێ نییە کەمی جیهاز هەیە سنتەرەکە خاستەن جمهوری وێران بە بەڕاستی ینی لەبەرەوەی نسبەی نەخۆش زۆرە ئەو جیهازە ناکوژێتە مەفروض ئەو جیهازە لە ماوەی 24 ساعت 2 جار غەسل بکە لەکنەمە 4 جار 5 جار غەسلی پێ دەکرێت ینی جیهازەکانی هەموو وێران بووینە بۆ خوا پێداوام بۆ دەوڵەمەندان لە ئێستادا لە هەنوو کاتێکی وەکو ئێستاکە دەکە هاوکاریە نەخۆشانە بکەن وڵی خاستن لە ئێستادا ینی فرسەتە ینی ئینسان ئەندە کات دەرێ فرسەت بیقۆزێتەوە لەو مانجی ڕەمەزانە گورچی لێ دەست کرد پێویستی بە عیلاتەیە بە جیهاسەیە بتانی بە هەر شێوەک بی هاوکاری بکە بە تاکی لای خۆی ئەزرەشی گەورەی دەبی لێرەوە مەسن سوپاسش بێپایانی دەستگای بەخشین دەکەم بەڕاستی هەموو کات هاوکاری ڕێکخراوی مەبووینە ینی بە پێی توانە هەر چەند جار مەسەن داوامان لێ کردی هاوکاری ئەو نەخۆشانیان کردی و زۆر سپاسیان دەکەین. بخشین هیوای هەژارانە بخشین هیوای هەژارانە بخشینەوەی بێکەسانە بخشینەوەی بێکەسانە. لەگەڵ کاک موسعەبم بەرپرسین و سینەی بەخشینی شاری هەولێر دەمهەیە بپرسم بزانین چۆن بوو ئەمڕۆ ئەم چینە تایبەتەتان بەسەر کردەوە و ئەم چینە گرینگەیەوە بەڕاستی ینی بەشێکی مەعاناتی ئەوانمان لە بەرنامەکە بینی چۆن بوو بیرتان لەوە کردەوە کە هاوکاری ئەم چینانە بکەن. بنای خۆی گەورە و میهرەبان سوپاس بۆ بەڕێستان دیارە دەستگای خێرخوازی بەخشین ساڵانە کە ئەم ساڵەکە بۆ 11مین ساڵ دەچێت پرۆژە ڕدەگەنێت لە مانجی ڕەمەزانی پیرۆز یەکی لە پرۆژەکانمان هاوکاریکردنی نەخۆشانی درێژخایەنە دیارە ئێمە لە نەخۆشانی درێژخایەن زۆرن بەڵام یەکێ لەوانە کە ئێمە دەمانێت بەردەوام هاوکاریان بکەین ئەو کەسانن کە نەخۆشی غەسلی گوتیلیان هەیە کە هەفتانە جارێک حتا 4 جار هەیە کە هەفتانە بێ غەسلی گوتیلە بکە و هەروەها ئەوانەی نەخۆشی تەلاسیمایان هەیە ئێمە ئەو نەخۆشانە بەردەوام لە بەرچاومان دەگرین کە ئەمانە جگە لەوەی کەسابەتیان پێ ناکرێت ناتوان بژێ ژیانی خۆیان دابیکەنەوە خەڵکێکی یاسایی پێویستیان زیاتر بەوەیە کە کۆمەلگا چاوی لێبی دەستگا خێرخوازەکان زیاتر ئاگاداریان بن و ئاگیان لێبن بەوەی بتوانێت هاوکاری و کۆمەچیان بکەن بۆیە بەڕاستی ئێمە لە ڕەمەزانی ئەم ساڵیشدا یەکێک لە پرۆژەکانمان هاوکاریکردنی نەخۆشانی درێژخایەنە کە پێکهاتوون لە نەخۆشانی غەسلی گورچیلە و هەروە شێرپەنجە و هەروە تەلاسیمە ئێمە ئەمڕۆکە لە شاری هەولێر بڕی 100 لەو نەخۆشانە لە هەردوو بەشی کە نەخۆشی گورچیلە و هەروە تەلاسیمە هەر بۆ هەر نەخۆشێک ئێمە بڕی 200,000 دیارمان پێدان کە ئەمڕۆ 20 میلیۆن دینار لەلایەن خێرخوازان دابین کرابوو ئێمە ئەمڕۆکە بەسەرمانکردنەوە و ئینشاءالله توانی بمان دڵمان خۆشکردن. لەبەرچی تەنها ئەو بڕە دیاری کراوانی بۆ نمونە 100% یان 50/50 ئاگەر بێت و خێرخوازان هاوکاری ئێوە بکەن کەسی زیاتر هەیە کە هاوشێوەی ئەوانە پێداویستی هەبێ و پێویستی بەم هاوکاری ئێوە بێ دیارە ئێمە ئەو هاوکاری کە دەیگەێنین ئەم بڕە پارەیە لە ئێستادا لە مانجی ڕەمەزانی پیرۆز دیارە پارەکە زەکاتە ئێمە بەڕاستی کە داوامان لە هەردوو کۆمەڵە کردووە چ لە ڕێکخراوی نیفرۆن وهروە چ لە کۆمەڵی تەلاسیمای هەولێر کە ئەو بڕە پارێ زەکات ئێمە وەکو دەستگای بەخشین کە پێشتر ڕاماگەیان بوو کە پرۆژە ڕدەگەین و هاوکاری نەخۆشانی درێژخایەن دەکەین ئەو پارە یەک زەکاتە دووش خەڵکێکمان بۆ هەربژێرن لە ناو کۆمەڵەکەتان لەو خەڵکی کە ئێوە هاوکاریان دەکەن و ئێوە ڕۆژانە سەرپەرشیان دەکەن کە زەکاتەکان پێ بچێتن دیارە بەڕاستی هەردوو لا پێشتر لە ڕێکخراوی دیکەش دیارە هاوکاری کراون بەڵام ئەوەی کە بۆ ئێمە ما بۆ بەڕاستی 50 کەسی زۆر مستحق
حەق کە زۆر لە ژیانێکی خراپ ژیان دەگوزارێنن یەکە و 50 بۆ ئێمە دابین کرد ئێمە لە زیاتیەوەی کە 100 کەس یەکی 100یان هاوکاری بکەین بەڵام ئێمە کردمانەوە 50 بۆەوەی بتوانین بڕی پارەکەی زیاتر بێ لە مانچ ڕەمەزان زیاتر سوودی لێبین کە بۆ هەر کەسێک ئێمە 200,000 دیناری پێ بدەینەوە بۆ هەر ڕێکخراوێک 10 ملیۆن دینارمان بۆ دابین کردووە. هاوکاریەکە لە خێرخوازان پێویستان بە چیەوەکو دەستگای خێرخوازی بەخشین. من سەرتاگەر لێرەوە دەستخۆشی لە خێرخوازان بکەم دیارە ئەو هاوکاریان هەمووی خێرخوازانە مافی هیچ کەسێکی تری بەسەرەوەن یا خێرخوازانن کۆمەک و یارمەتەکانیان دەگەێنن بە دەستگای خێرخوازی بەخشین و دەستگای خێرخوازی بەخشین لە ڕێی پرۆژەکانیەوە هەر ڕۆژەی لە شارێک و لە قەزا و نەحیەکە پرۆژەکانی ئەنجام دەدات. من لێرەوە سوپاسیان دەکەم داوا دەکەم لە خۆی پەروەردگار بەرەکەتی زیاتر بخاتە ماڵ و ژیان و مناڵیان و لێرەشەوە بەڕاستی کۆمەڵێکی ترماون کە ئێمە بتوانین ئەوانەی کە خاوەن پێداوی تایبەتن و ئەوانەی کە نەخۆشی درێژخانی ترمانما وەکو نەخۆشانی شێرپەنجە لە هەولێر و لە سلێمانی لێرەوە داوا لە خێرخوازان دەکەین کە کۆمەک و یارمەتیەکان وەکو ئەوانەی کە پێشتر خێرخوازان هێناویانە هاوکارمان زیاتر بکەن بۆی بتوان ئەوە لە پرۆژێکی ئەوە لە بتوانین دڵی سەدانی دیکە ئینشاڵڵا خۆش بکەن. بینەران و بیسەرانی عزیز ئەوی بینیتان ژیان و گوزەرانی هەریەکە لە نەخۆشانی تەلاسیما و نەخۆشانی غسلی بولچی لە بوو کە هەریەکێکیان باسییان لە مەعاناتی نەخۆشەکانی خۆیان دەکرد. دەستگای خێرخوازی بەخشین توانی بە بڕەپارەیەک کە هەر یەکێک لە نەخۆشەکان بە بڕی 200,000 هاوکاریان بکە بەڵام بێگومان ئەم پارێژ لەوانەیە ئەوەی کە ئەوان باسییان دەکرد هەر بەشی مانگێک دوانیان بکە بەڵام لە کۆتاییەکەی ئەمەش کۆتایی دێ. بۆیە داوا لە خێرخوازان و خوا پێداوان دەکەین کە لە مانگی پیرۆزی ڕەمەزان و لە دوای مانگی پیرۆزی ڕەمەزان هاوکاریم نەخۆشانە بکە چونکە بەڕاستی ئەوان لە دوای پشتبەستن بە خوای پەروەردیگار و ڕوحمی خوای پەروەردیگار چاوەڕوانی دەستگورۆی و پارە و خێرەکانی ئێوەی خێرخوازن. تاڵقێکی تر و بەرنمەیەکی تر من لە شاری هەولێر و لە تەوەرێکی تر بەی عزیز و خۆشەویست شاد دەمەوە بەخوا گەورەتان دەسپێرم سپاردەی خواب.